بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆژ باسکردنێکی تایبەت دەکەین هەر بە درێژەدانی و بابەتەی دوێنێ کە باسمان لە ئامادەکاری تیپەکان و باسمان لەو تیپانە کرد کە بەشداری دەکەن لە وەرزی نوێدا و دەمەوێت لەگەڵ ئێوەدا پێکەوە گفتوگۆی ئەوە بکەین کام تیپ باشترین ئامادەکاری کردووە، کام تیپ زۆرترین مەرکاتۆی ئەنجام داوە، کام تیپ بازاڕەکەی گەرمترین بازارە و پێکەوە ئەم تیپانە تاوتوێ بکەین لەوەی کە بزانین تیپێک ئەم ساڵ ئامانجێکی گەورەتریە یاخود تایبەتمەندتریە. هەموو مەرکاتۆی هاوینەیەک گەورەترین خاڵی وەرچەرخانی تیپەکان دەردەخەن. بۆ نمونە ئەگەر لە مەرکاتۆی تیپەکان لە وەرزی ڕابردوو ڕوون بینەوە بۆ باشترین یاریزانەکان، یعنی ڕکابەری تیپەکانە بینی. بۆ نمونە مانچەستر لە کۆتاییە بووە بە پاڵەوان، بەڵام بینیتان دۆکۆ و گڤاردیۆڵ چڕۆڵێکیان هەبوو لەوەی کە ئەم کەلێنە بۆ مانچەستر لە پریمەرلیگا پڕ بکەنەوانێ. باشە لیڤەرکوزن تیپێکی نۆ بوو. ئینتەر میلان و مێرکاتۆنیەکەی کە ئەنجامی دا توانی تیپەکە بێتە پاڵەوانی ئیتاڵیا. ڕاستە ریال مەدرید مێرکاتۆیەکی ئەنجام نەدا جیاواز لە هەمووان، بەڵام گۆچانی سەحری ریال مەدرید و ئەو ئیشکردن لە ریال مەدرید و ئەو کەسێک کە لە پشتی ریال مەدریدەوەیە ئەو بارودۆخیشی دەتوانین بە دەریکەین لە وەڵسەنگاندان. بۆیە و بەرشەلۆنە کە لە دەست چوو بۆ نمونە سەرەتایەکی باشێ بۆ تا مانگی دووسێش بەرشۆنە کەمکەم یاری خولیە بوو، بەڵام لە ڕکابەریە بوو، بەڵام دواتر جیاوازەکە بە تاوی زیای کردو بەرشۆنە لە ڕکابەرەکانەوە. کەواتە خاڵی بەهێزی تیپەکان و ئامادەکاری تیپەکان وەڵسەنگاندن بۆ تیپەکان کە دەیکەین لە مەرکاتۆی هاوینەوە دەیکەین. دەپرسین کامیانە باشترین مەرکاتۆی ئەنجام داوە، کامیانە بەهێزترین مەرکاتۆی ئەنجام داوە. پەیوەندی مەرکاتۆ هەر بەوە و یاریزانانی نییە کە دەیەنی، پەیوەندی بە ڕابردووی تۆشەوە هەیە. بۆ نمونە هەموو تیپێک کە وەرزەکەی کۆتایی دێت لە وەرزی بڵین کە وەرزەکەی کۆتاییە، کۆتایی وەرز کە دەستەکەنەوە بە دەستپێکی ئامادەکاری وەرزی نوێ، پێکەوە ستافی هونەری لەگەڵ کارگێڕی یانەکەەوە بەڕێوەبەری وەرزشی کۆ دەبنەوە تاوتوێی ئەنجامەکانی وەرزی ڕابردووەکەن. زاین وەرزی ڕابردوو چیت کردووە، چیت بەدەست هێناوە، ئەی کەلێنەکانێ لە کوان. بۆ نمونە یانەی چوک و بایرن بە نمونە وەربگرین. کاتێک کۆبوونەوە دەکرێت کۆمپانی دێت دەکرێت بە ڕانەری ئەم تیپە دەڵێن چی؟ دەڵێن ئێمە وەرزی ڕابردوو تیپێک بوون شێوازی یاریکردنمان بە تەواوی دیار نەبووە لە تەواوی یاریەکان و نەمانتوانیوە هیچ نازناوێک دەستەبەر بکەین. بۆیە ئەمساڵ پێویستمان بە نازناوە. کۆمپانی کارەکەی دەست پێ کردووە، ڕاهێنانەکانی لەگەڵ بارن دەست پێ کردووە، بە پێی یاریانەیەکی ئەنجامی داوە بۆی دەرکەوتووە کە کۆمەڵی نوقسانی لە پێگاتەکەی هەیە پێویستەکە بۆی چارەسەرکەن. لە پێناو چی؟ لە پێناو دەستەبەرکردنی نازناو. سێتی پێچۆک و ئەرسیناڵکە. ئەرسیناڵ ئێستا هەوڵ بۆ هێنانی هێرشبەرێکی سەرڕمەیە، چونکە کێشەی ئەرسیناڵ بەرگریکارێکی چەبلەری باش بوو کەوە ڕیکاردۆ کالافیۆریە ناوەتە تیپەکەوە و ئێستا هەوڵ بۆ یاریزانێکی ناوەندەدا بۆ ئیزافی ناوەندی خۆی کارچەنە ناوەندەکەی پێرفێکتە و هەوڵیش دەدا بۆ هێرشبەرێکی سەرڕم. بۆ لەبەروی بەهۆی ئەم نوقسانیانە ئەرسیناڵ وەرزی ڕابردوو پریمەر لیگی نەبردەوە. مانچستەر یونایتد وەرزی ڕابردوو ئێف ئای کەپی بردەوە، بەڵام بردنەوەی ئێف ئای کەپ لە ئاستمۆحی مانچستەر یونایتد نییە و تا تینهاک پاشەوەی گرێبەستەکەی بۆ نوێکراوەتەوە هاتووە سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە، گۆڕانکاری گەورە دەکاتەوە، گۆڕانکاری لە ناوەند، گۆڕانکاری لە هێرشبەر و گۆڕانکاری لە بەرگریش. ئەوە باڵی بەرگری نزیکە لەوەی نووسەر مەزراوی مەغریبی پەیوەندی بە مانچستەر یونایتدەوە بکات، ماتایس دلیخت گفتوگۆکان لەگەڵی بەرداوامە بۆی بە پەیوەندی بە بایرنەوە بکات و ناوەند هەوڵ بۆ هێنانی ناوەندێکیش دەدات کە لە سەروی ئەمیانەوە ئۆگارتی یاریزانی ئۆرۆگوایی یانەی پاریس سەن جەرمانە و لە هێڵی هێرشبەرنیش زەرکیزیە ناوە. کەواتە دەبێت
ئەنجامدانی مەرکاتۆ دوولایەنێ مانچستەر وەرزی ڕابردوو لە ئەنجامەکان ڕازی نەبوو بۆ ئێستا بە بەهێزی هاتۆتە مێرکاتۆ و لە هەمان کاتدا ئەمە ئەرکی قورسەکان لە وەرزی نوێدا چونکە بێ مانچستەر یونایتد هەنگاوێک لیڤڵێک بچێتە پێشتر لە وەرزی نوێدا لیڤڵێک بچێتە پێشتر لە وەرزی نوێدا بۆ بەرشەلۆنە وەکو دوێنێکە بۆم باسکردن بەرشەلۆنە کێشەی پارەی کاش کێشەی پارەی نییە دەتوانێت گرێبەست ئەنجام بدات خۆ و گرێبەستانەی کە ئەنجام مەیرێن هەمووی بە گرێبەستی ڕاستەوخۆ بڕی کاژ ئەنجام نایرێ بە بڕی کاژ ئەنجام نایە ئێستا گرێبەستی مباپی ئەڵێن 110 میلیۆن یۆرۆ لەسەر ڕیاڵ مەدرید دەکەوێت تەواوە 110 میلیۆنەکەوێت بەڵام بە چی بە 5 ساڵ بە 5 ساڵ ئەو پارەیەکەوێت بە 5 ساڵ 105 میلیۆنەکەوێت ئەها شتەکان جیاوازی هەیە جیاوازیەکانیش زۆرن بۆیە زۆر گرنگە بۆ تیپ جیاواز لە تیپەکانی ئینگلترا چونکە تیپەکانی ئینگلترا بە حکمیەوەی کە خاوەنداریان هەیە بە حکمیەوەی کۆمپانیەکان بەڕێوەیانە بن ڕاستەوخۆ و تیپانەی کە یاریزان دەدەنە تیپەکانی پرێمەرلیگ پارەی کاشیان دەوێت ینی ئەقساد ناگەن لەگەڵ تیپەکانی پرێمەرلیگە چونکە ئەوان ژێرخانێکی گەورەیان هەیە یاخودەوە تا سەرخانێکی گەورەیان هەیە و کەسێک کە سەرپەرشتیانەکە شتێکی جیاوازە بەڵام بۆ تیپەکانی دیکە بەو جۆرنێ وەکوتم بارودۆخی بەرشۆنە پەیوەندی بە ئەو شێوازەدانەیە کە ئەم تیپە تەطبیقێکا و کێشەیەشی کە لە ماوەی ڕابردووی بۆ پەیوەندی بە سەقفی موچەی تیپەکەوەیە مێرکاتۆ کامتی باشترین مێرکاتۆی کردووە با پێکەوە یعنی من لەگەڵ هاوڕێیانیش حەزەکەم باسێک لەوە بکەین کە کامتی باشترین مێرکاتۆی کردووە یعنی ساوی کە هاوڕێیان باز لە گرێبەستەکانەکەن یەکێک لەو تیپانەی کە بە شێوەیەکی تەندروست مێرکاتۆ دەکات یعنی بارین مونیخە سەیریکەن بۆچی یانەی بارین مونیخە دوو کێشەی زۆر گەورە وەرزی ڕابردوو لە بایرنە هەبووە باز لە پێکانی هێڵی بەرگری ناکەم بە پێکانەکان هۆکار بوو بۆی کە هێڵی بەرگری بایرن لە کۆمەڵە یاریە بکەونەوە بەڵام دوو کێشەی گەورەمان لە بایرنە هەبوو دوو کێشە وەرن با پێکەوە تاوتێک ئیمزاین بۆ جۆرە بوو یاخودنا کێشەی ئیرتیکازمانە بوو ژمارە 6 کیمیچ بە زۆر لەو مەرکەزای یاریە کرد گۆرتزیکاش ئاسی داوەزی بوو بۆیە بایرن کێشەی ژمارە 6 بوو بەڵام لە کۆتایەکانی وەرز تۆخێڵ بە ناچاری کیمیچی بردۆ بەرگریکاری باڵی ڕاست وازی لەوەیە نا ژمارە 6 گۆرتسیگای لە ژمارە 6 یاری پێکرد و خولایمەری لە ژمارە 6 یاری پێکرد بۆیە بایرن تۆز دەتوانی لە کۆتایەکان بارودۆخی ڕێکاتەوە گەورەترین کێشەی بایرن ژمارە 6 بوو هاتووە چی کردووە هاتووە باشترین ژمارە 6 لە پریمەرلیگ لە دوای ڕۆدریەوە هێناوەتە خولەکە کە جۆ پالین هایە کالیانەی فڵهامەوە پەیوەندی بە ڕزەکانی بایرنەوە کردەوە خاڵێکی دیکەی لاواز بۆ بایرن چی بوو لیرۆی سانێ بوو کە لە 2 ساڵی ڕابردوو زۆرترین ڕەخنە لەسەر لیرۆی سانێەوە لەسەر باڵی ڕاستی هێرشبەری بایرنە وە کومانی ژە و دەرفەتە یاریکردنی پێنەدراوە لە بایرن وە پێکانەکانیش زۆربەی کات لەگەڵ کومانە دووبارە بۆتەوە هاتووە گرێبەستی چی کردووە گرێبەستی میکایل ئۆلیسەی کردووە لە کریستال پالاسەوە کە یەکێک بوو لە باشترین باڵە هێرشبەریەکانی پرێمەرلیگ لە وەرزی ڕابردوودا شامەشان یانی کریستال پالاس ئەمە دەیسەلمێنێ لەوەی کە بایرن لەسەر خراپی پێگاتەکەی و لەسەر ئەو نوقسانیانەی کە هەی بۆ گرێبەستی کردووە مانچستەر یونایتد تاوەکو ئێستا لە ئینگلتەرا ئەو گرێبەستانەی کە ئەگەر تەواوی کە باشترین جۆری گرێبەستەکانن بۆ نمونە مانچستەر پێگاتی وەرزی ڕابردووی مێرکاتۆش مێرکاتۆیشی بێزی کردووە ئەگەر ئەم وەرزش لەسەر مێرکاتۆی بەردەوام بێ ئەوەی تر مانچستەرە بێ بە گەورەی لە وەرزی نوێدا ڕکابەری بکە ئەگەر بێت و سەرمەزراوی دلێخت و ئۆگارتی و پێشتریش زەرکێزیاتۆ تەم تیپەوە ئەم گرێبەستانە کۆتایی بێت ئەو بێگومان بۆ تیپەکەی تینها گرنگەوە دەبێت تینهاگ لە وەرزی نوێدا ئەنجامی باشتر بێت لەنێوە تیپانەش تاوان ئێستا ئامانجمە کە باس لە خولەکانی ژەکەین پریمەرلیگ زۆرترین پارەی لە گواستنەوەی تیپە لە گواستنەوەی یاریزاناندا سەرف کردووە لە بەشی کۆتایی باس لە ڕیاڵ مەدرید دەکەم لەبەری دڵنیام لەوەی
هاندەرانی ڕیاڵ مەدرید گلەیەکی تایبەتیان لەبێلەوەی باسی مەرکاتۆکان بکەن چونکە گەورەترین مەرکاتۆی هاوینە ئەوان ئەنجامیان داوە ناکرێ ئەوە بەم جۆرە باسکرێ بەڵام من دەمەوێت بە تەسەسولی تیپەکانی ترەوە بڕۆم اینجا دواتر قسەی تەواوی لەسەر بکەم. بواردۆخی ئەرسیناڵ جیاوازەلەوەی بەرگری کاری چێنەوە مانچستەر سیتی گۆڕانکارەکەی لە هێنانی ساڤیۆیە بەڵام ئەوە تا ئەلڤارێز دەڵێ دەڕۆم کەواتە نیوەکاری نییە لە مانچستەر سیتیە وەگەر هەر یاریزانێکیش بڕوە کلێنێکی دیکە لە سیتیا دروست دەبێ و بیریشتان نەچێ وەرزی ڕابردوو سیتیە و تیپە بوو کە کلێنی یاریزانە پێکراوەکانی پێپڕ نابوو وەنەی دەتوانی شوێنی و یاریزانە سەرێکیەکان کە پێکانیان توش داات بە شێوەیەکی باش بگرێتەوەنێ بۆیە سێتی مەرکاز سیتی میرکاتۆی ماوە ئەنجامی بدات وارسیناڵ کەلێنەکانی وەکووتمان بەرگریکارێکی باڵی چەبەوەی کۆتایی پێێنە و ناوەندێک دێنێ بۆ ئیزافە و لەگەڵ یا پێویستی بە ێرشبەرێکی سەرڕمە دڵنیابن لەوەی کامەڵبوونی ئەرسیناڵ لەو کاتەدا دەبێت کە ێرشبەرێکی سەرڕمی ناوازە پەیوەندی بەم تیپەوە بکات کە ئێستا بارودۆخەکە بەو جۆرەکە دەڵێن ئەرسیناڵ لە گفتوگۆدا لەگەڵ ئۆسمین ئەگەر بتوانێت نرخەکەی دەسەبەر بکاتەوە ئۆسمین دێنێتە تیپەکەەوە بەڵام ئەگەر نەیتوانی ئەوە هەوڵ بۆ ئەلێکساندەر ئیزاک دەدات لەیانێ نیوکاسڵ یونایتد کەواتە ئەرسیناڵیش مەرکاتۆی بەردەوامیە. سەبارەت بە لێڤەرپوڵ ڕاهێنەری نوێ من معجبی سیستمی کارکردنی یانەی لیڤەرپوڵم بۆ ڕاهێنەرێکی نوێ هاتۆتە ئەم تیپەوە لەسەر پێگاتی وەرزی ڕابردوو نەهاتووە داوای مەرکاتۆ بکە نەهاتووە لەسەر و یاریەکانی وەرزی ڕابردوو بیکە بەڵکو هاتووە خۆی یعنی من سیستمی کارکردنی ئارنێ سلۆتم زۆر بەدڵە هاتووە خۆی لەسەر ئەم یاریزانانەی کە یانەکە خاوەنێتی ئەم 25-26 یاریزانەی کە تیپەکە خاوەنێتی هاتووە پلانەکانی خۆی دادەڕێژێت بەشداری پریسیزنی کردووە ئامادەکاری وەرزڕانانەکان و بەشداری یاریەکانی کردووە بەچی بۆی کە خۆی هەڵسەنگاندن بۆ یاریزانەکانی بکە و هێشتا هەڵسەنگاندنەکە کۆتایی ناتوە چونکە ماکەلیستەر و نونێز و ڤاندایک و ڕۆبەرتسۆن و کۆمەڵە یاریزان ماون پەیوەندی بە تیپەکەەوە کەن و پێگاتەکە کامڵ بێ بەڵام ئەوەی کە گرنگە بۆ لیڤەرپوڵ ئەوەی کە گرنگە بۆ ئارنێ سلۆتەوەیە کە خۆی هەڵسەنگاندن بۆ تیپەکەیەکە ئەمە خاڵێکی زۆر زۆر باشە بۆیانی لیڤەرپوڵ و دواتر بڕیار وایە وەکۆی کە ئۆرنشتانیش باسیەکە کە ڕۆژنامەنووسێکی نزیکە و هاواڵەکانی باوەڕ پێکراون باز لەوە دەکات کە لیڤەرپوڵ پاش گەڕانەوەی یاریزانەکان هەڵسەنگاندن بە شێوەیەکی باش بەشداری مەرکاتۆکە بەڵام جارە نەیانەوێت زوو قەرار بن بۆ ئەوەی کە مەرکاتۆیەکی بەهێز ئەنجام بدەن. ئەستۆن ڤیلا تاوەکو ئێستا ماتسن یەکێکە لەو گرێبەستانەی کە ئەنجامی داوە بەڵام دۆخی ئەستۆن ڤیلا بە دوور نازانرێ هەمان دۆخی وەرزی ڕابردووی نیوکاسڵ بێ کە نیوکاسڵ گەیشت بە چامپیۆنز لیگ بەڵام دواتر نەیتوانی بەشداری پاڵەنتە ئەوروپیەکان بکات چونکە ئەمساڵ مانچستەر یونایتد بەهێزتر بەشداری پریمەر لیگ دەکات دووە لیڤەرپوڵ تینوترە و ئارسیناڵ بەهێزترە و مانچستەر سیتی بە هەمان شێوە و چێڵسی پەستانێکی زیاتری لەسرە و تۆتنهام فشارێکی زیاتری لەسرە بۆیە قەناعەتەکەم کە ئەمساڵ ئەستۆن ڤیلا چێتۆ تا ڕادێ قاڵبی خۆی و یەکێک بە لەو تیپانەی کە ڕکابەری گەشتن لە ئێوڕۆلیگە نەوەک چامپیۆنز لیگ کاکسامان ئەڵێ بایرن هەرچی یاریزان هەیە بیهێنێت ناتوانێت لە ڕیاڵ مەدرید بەرێتەوە. ئەرسیناڵ کاکەچیا سوورچی ئەڵێ ئەرسیناڵ ێرشبەرێکی سوپەر نەیە نەدیچی بۆ ناکرێت بێگومان. کاکسامان بۆ کاکسامان لیڤەرپوڵ ئەبێت بە فلیم لە وەرزی ئەمساڵ ناوان نییە. لیڤەرپوڵ وەرزی ڕابردووش یەکێک بوو لە هەرەتی بە باشەکان کە بینیت ینی کۆمەڵێ وردەکاری هەڵەی کلۆپ وای لە لیڤەرپوڵ کرد کە بۆ دۆخە بڕوە و هەڵەی یاریزانەکان لەگەڵیدا چونکە خۆت زین لیڤەرپوڵ تا کۆتا سادەکان نزیک بوو لە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لیڤەرپوڵ وەرزی ڕابردوو نزیک بوو لەوەی FA کەپ بەرێ و کاراباوی برد و پریمەر لیگ تا دواسات یعنی تا هەفتەی 34 لیڤەرپوڵ پاڵەوراوی یەکەم بوو یعنی یەکەم تی بوو کە نازناوی پریمەر لیگ دەباتەوە تا هەفتەی 33 و 34 لە ئەوروپا لیگیش تا پێش ڕوبەڕووبوونەوەی ئەتڵەنتا و تا ئەنجامدانی یاریەکەی ئەتڵەنتا لە نەوەی یاریگای ئەنفیڵدا لیڤەرپوڵ پاڵەوراوی یەکەم بوو بە بردنەوەی نازناوی ئەوروپا لیگ
نا بۆ جۆرە نییە لیڤەرپۆڵ ئەمساڵ دەیەوێت باشتر بێت و وەرزی ڕابردوو تیپێکی بێز بۆ وەرزی ڕابردوو تیپێکی ناوازە بۆ بەڵام ئەکرێت ئەڵێ ئەی بۆ ناڵێ خەتای سەلاح بوو وەڵا دڵنیا بە لەوەی کە بەشێک لەوە کارەکەی لەوەی کە ئەو هەلانی لە دەستران سەلاح لە دەستیا بەڵام هەمیشە لیڤەرپۆڵ قەرزاری دەستی سەلاحە چونکە ئەو ئەنجامانی لیڤەرپۆڵ کە ناوێت هەمووی پشتی شێری بەر سەلاح دەکەوەوە سەلاح توانیوێتی ئەنجامی بۆ بەدەستبێنێ و ئەوەشی کەوای لە سەلاح کرد ئەو یەدەکردانە بوو کە کلۆپ ینی کۆرتیز جۆنس تۆپیە فەوتان یاریزانەکانی دیکە تۆپیە فەوتان ئەو هات لە دوو یاریدا سەلاحی کردە سەر کورسیە دەک ئەمە وای کرد دۆخی لیڤەرپۆڵ بە تەواوەتی تێبچێ بەهەرحاڵ سەلاح گرنگترین یاریزانی لیڤەرپۆڵە هەموو یاریزانێکیش هەر لە دەستەدا بەڵێ سەلاح لە کۆتایەکانی وەرزی ڕابردوو هەلێکی زۆری گۆڵکردنی لە دەستدا بەڵام ئەو بارودۆخی دەرونی و کوڕە بوو ئەو بارودۆخە دەرونی کە بۆیان دروست کرد وەک نادەبینن ئەگەر ئەسە سەری یاری ئامادەکارەکان بکەن لیڤەرپۆڵ و تیپەکە هەموو یاریزانەکان ئاسوودەن لەگەڵ ئەو شێوازەی ئارنێ سڵۆت و کۆشی کە کلۆب وەرزی ڕابردوو وتی تر وزەم پێنەما یاریزانەکان ناتوانن وەکو جاران لەگەڵمدا کار بکەن 9 ساڵە لەگەڵیانە کار دەکەم بۆیە بەو جۆرە نییە ئەکرێت دەم قسەی کلۆب منتەقیترین لە دوام بوو بێ بچمە سەریانەکانی ئیتالیا و دەمەوێت ینی بەشی کۆتایی باس لە مەرکاتۆکەی ڕیاڵ و هێنانی مڵاپێ دەکەم دەمەوێت قسەی لەسەر میلان کەم لەسەر گرێبەستی ئەلڤارۆ مۆراتە کە زۆرێک و گرێبەستی پاڤلۆڤیچیش کە بەرگریکارێکی ناوازە بوو لە یۆرۆ لەگەڵ هەڵبژاردەی سربیا و یەکێکە لە باشترین بەرگریکارای لاوەکان لە ئەوروپا کە لەوانەی ساڵزبۆرگی نەمسی یاری دەکات کاتی پەیوەندیکردنی مۆراتا بە میلانەوە هەمووان ئەمە گرێبەستێکی دواکەوتووە بۆ میلان کە یاریزانێکی تەمەن 31 ساڵ پێنی ئەمە گرێبەستێکی دواکەوتووە کە یاریزانێکی ئەتلێتیکۆ مەدرید بینی هێرشبەری ئەتلێتیکۆ مەدرید بینی کە وەرزی ڕابردوو لە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵاوای کردەوە وانە تۆ نابێ هەڵسەنگاندنی میلان بە پێوەری مێژووی بکەی بە پێوەری ڕابردووی ئەم تیپە بکەی باشە میلانی ئێستا چییە ئەو میلانەیە کە لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ماڵاوای کرد میلانی ئێستا چییە ئەو میلانەیە کە چەندین یاری لەسەرەکە ناتوانێت دێربی لە ئینتەر میلان باتەوە میلانی ئێستا چییە میلانێکی بێسەرکردە و بێ یاریزانی سوپەرە بۆیە دیوەکەی دیکە ڕاسترە من حاندەری میلان و حەز دەکەم باشترین یاریزانەکان ڕوو لە میلان بکەن بەڵام ئێستا بۆ مۆراتا لە خۆبوردەیە کە ڕازی بۆ بێت سەرپرشتی ئەم پێگاتی میلان کە بۆ مۆراتا لە بردنەوەی نازناوی یۆرۆواتۆ تۆ پێ دوایە تۆ چاوت بەس گۆڵکردنە بینێ بەس پێوە مۆراتا قائیدی ئیسپانیا بوو سەرکردەی ئیسپانیا بوو نازناوی یۆرۆ لامین یاماڵ و نیکۆ ویلیامز زۆمۆمانە هەوڵیاندا کە چی بکەن کە نازناوەکە بدەنە دەست ئەلڤارۆ مۆراتای سەرکردیان نازناوەکە بەرز بکاتەوە تۆ ڕۆڵی مۆراتا بەس لە گۆڵکردنا بینی هەڵەی لەبەروی مۆراتا لە یاریکردنا کۆمەڵێک کاراسانی بۆ چوار دەورەکەی دەکات کە بینیتانە و نیکۆ ویلیامز و لامین یاماڵی کە لە یۆرۆ بۆ جۆرە دەرکەوتن ئەوە هۆکارەکەی مۆراتا بوو ئەو پەستانە بوو کە مۆراتا ئەو ڕاکێشانانەی مۆراتا کە دەیکرد بۆ بەرگریکاران کە بەردەوام دوو یاریزانی ڕادەکێشات بەخۆیەوە و وای دەکرد هەمیشە لامین یاماڵ و نیکۆ ویلیامز 1v1 بمێننەوانێ چونکە ئەو هەردوو دوو دڵە بەرگریەکەی بەلای خۆیدا ڕادەکێشان مۆراتا بۆ پەستانەی دەیکرد و وای دەکرد کە ویلیامز و یاماڵ 1v1 بێنەوە لە 1v1 شاوان سەرکەوتوو دەبن بۆیە زۆر گرنگ ئەمەش تەطبیق کا بۆ میلان ئەمە خاڵێکی وەرچەرخان دەبێت بۆ میلان و بۆ زیاتر دەرکەوتنی ڕافالیا و هەروە ساموێل چاکویزی کە لەگەڵ فۆنسیکای ڕانەری نوێیان بە شێوەیەکی باش دەرکەوتووە قسە لەسەر تیپەکەی مۆتا و هەروەها قسە لەسەر ڕۆماش دەکەین بەڵام ئەم بەشەی کۆتاییەم دەخولەکە تایبەت دەکەین بۆ ڕیاڵ مەدرید و قسەیەکیش بکەین بۆ ڕیاڵ و گرێبەستەی کە ئەنجامیدا گەورەترین
گرێبەستی مێرکاتۆی هاوینە کە ئەنجام درا گواستنەوەی کیلیان مباپێ بوو بۆ ڕیزەکانی ڕیاڵ مەدرید. ریاڵ مەدرید وەرزی ڕابردوو چی کردووە؟ ریاڵ مەدرید وەرزی ڕابردوو پاڵەوانی لیگە و پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە. بەڵام ئەمساڵ ژیرەتیەکی ئەنجامدا. سەیری بەچی بۆ بەراورد دەکەمەوە. بەراوردێ بۆکەمەوە بە 2 ساڵ پێش ئێستا، واتە ئەمساڵ ناکە ریاڵ چامپیۆنزیگی بردەوە، پار ناکە مانچستەر سیتی چامپیۆنزیگی بردەوە، پێرار کە ریاڵ مەدرید چامپیۆنزیگی بردەوە. کاتێک ئەنشلۆتی هاتە سەرەم تیپە و بڕیار بوو لەوەی کە ڕێکەوتنەکە بەو جۆرە بوو ئەنچلۆتی لە وەرزە سەرکردایەتی ئەم پێگاتەیە بکات بۆی کە هەڵسەنگاندنێ بۆ تەواوی یاریزانەکان بکە، کۆتایی وەرز دەستبەرداری کۆمەڵە یاریزان بنەوە، پێگاتەیەکی نوێ بۆ ریاڵ مەدرید دروست بێتەوە بۆ 10 ساڵی داهاتوو، وەکوەوەی کە لە 2013 بۆ 14 پاش گۆڕانکارەکانی مۆرینۆ ئەنشلۆتی یاوە و کارەی ئەنجامدا، هەر بەو کارە هاتەوانێ بۆ ریاڵ مەدرید. بەڵام کاتێک هاتە ریاڵ مەدرید چامپیۆنز لیگی بردەوە، بارودۆخەکە تێکچوو. بارودۆخەکە تێکچوو کاتێک چامپیۆنز لیگ و لیگەی بردەوانێ، ریاڵ مەدرید بڕیاریدا بەو پێگاتەوە بەردەوام بێ و هیچ گۆڕانکارێکی نەکردو، هیچ ژێرکارێکی ئەنجام نەدا. وای کرد وەرزی داهاتوو ریاڵ مەدرید هەم نازناوی خولی ئیسپانی لەدەست هەم نازناوی چامپیۆنز لیگیشی لەدەست. بەڵام ئەمساڵ سەرەڕایەوەی چامپیۆنز لیگ و خولی ئیسپانی بردەوە، سوپەریشی بردەوە، هەمان سیناریۆی دووبارە کردوانێ، بەڵام جیاوازتر دەرکەوت بۆ لەبەرەوەی گرێبەستی کیلیان مباپێی بۆ خۆی یەکلا کردوانێ کە لە ئێستەی فوتبۆڵدا گەورەترین یاریزانی فوتبۆڵ کە ناوی دێنرێت کیلیان. ئەمە خاڵێکی جیاواز بوو لەو هەڵەی کە پێشتر ریاڵ مەدرید کردی ئەمساڵ ئەو هەڵەی ئەنجام نەدا. و ئێستاشی لەسەر بە ڕاستە ریاڵ مەدرید دەڵێ مێرکاتۆ بۆ من کۆتایی هاتووە، بەڵام ریاڵ مەدرید هەر لە هەوڵدایە بۆ بەرگری کە یاریزان بگوازێتەوە، ڕیزەکانی تر یاریزانەکە لە باڵی بەرگری بێ یاخود لە دڵی بەرگری بێ. زۆر هاوڕێ دەپرسن ئایا مباپێ لە ریاڵ مەدریددا سەرکەوتوو دەبێ؟ ئایا مباپێ لە باڵی چەپی هێرشبەری یاریەکە؟ ئایا مباپێ لە هێرشبەری سەرەڕم یاریەکە؟ ئایا مباپێ دەچێتە باڵی ڕاستی هێرشبەری یاریەکە؟ ریاڵ مەدرید هیچ پێویستێکی بە مباپێ نییە لەبەرەوەی وەرزی ڕابردووەم تیپە پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو، لە تەواویانە گەورەکانی وەکو بایرن و مانچستەر سیتی بردوێتەوە و دویاری کۆتاییشدا لە دۆرتمۆندی بردوێتەوە بۆ بە پاڵەوانی چامپیۆنز لیگ و لە خولی ئیسپانی چەندین یاری لە بەرشلۆنە بردوێتەوە و ئەمانە باس دەکرێت بۆ ریاڵ مەدرید بۆی کە پێویست بیاریزان، بەڵام نا پێویستێتی ئیزافەی مباپێ بۆ ریاڵ مەدرید گرنگە، ئیزافەی ئێندریک بۆ ریاڵ مەدرید گرنگە. بۆ ئێستا ریاڵ مەدرید خاوەنی هێرشبەری سەرەڕمە، بەڵام هێرشبەرەکەی لاوە پێویستی بە کاتەکە دروستی بکە. بەڵام مباپێ ئەو یاریزانەیە کە پێشتر لە مۆناکۆ لە باڵی ڕاستی هێرشبەری یاری کردووە و لە باڵی چەپ پێرفێکتی دەرکەوتووە لە فەڕەنسا و دەتوانێت لە هێرشبەری سەرڕمی شاری بکە. وەکۆی کە من بە ئەمانە و قسەی کە کارلۆ ئەنشلۆتی کردی لەوەی کە وەڵامی دایەوە بەوەی کە ئەکرێ لە ریاڵ مەدریددا شوێنێکی نوێی یاریکردن بۆ مباپێ بدۆزرێتەوە. و بەڵگەکەش چییە؟ ئایا من پرسیارێک لێوە دەکەم، ئانی زۆر هاوڕێ دەپرسن ئاخر شوێنی نوێ بۆ مباپی بۆ کوێ دەدۆزێتەوە، چۆن مباپی دەگونجێنێت؟ باشە من پرسیارە لێوەکەم. بێلینگام کە هاتە ریاڵ مەدرید لەو مەرکەزە یاریە کرد کە وەرزی ڕابردوو یاری لێ کرد، ئەنچلۆتی چ گۆڕانکاریی لەم یاریزانەیە کرد؟ چ کاتێ بێلینگام ئەو ڕێژە زۆرەی گۆڵتۆمارکردنیە بووە؟ ئەمانە هەمووی بەکارکردنی تی دەبێ، بەکارکردنی تاکتیک دەبێت. بێلینگام ڕۆ دەرکەوت بەو یاریزانەی کە هەیە. بەڵێ ریاڵ مەدرید ئەمساڵ نەقسی کروسیە کە بە تەکیدی بێلینگام دەگەڕێتەوە دواوە و مباپێ و ڤینیسیۆس ئەوەی کە بێلینگام وەرزی ڕابردوو لەگەڵ ڤینیسیۆس یاکرا ئەمساڵ مباپێ دەیکا. ئایا مباپێ سەرکەوتوو دەبێت لە ریاڵ مەدرید یاخود دەبێتەوە ئەوەی کە ریاڵ مەدرید لە ڕکابەریا بەردەوام بێت؟ جا ئەنشلۆتی زۆر جوان وەڵامی ئەمەشی هەیە. ئەکرێت تۆ ببیت بە خاوەنی یاریزانێک
کە لە هەموو یاریزانێکی ئێستەی فوتبۆڵ زیاتر لە یاریدا چانسیەوەیە لە هەموو یارەکە گۆڵێک تۆمارکە. ئێستا گەر تۆ بڵی لە جیانی تۆپی پێ بەبێ جیاوازی لە ئەنحای عالەم ئەگەر بڵی دوو یاریزانم بۆ دەستنیشان کە لەوەی کە مسۆگەربی لەوەی لە یارەکە گۆڵت بۆ دەکەن، ئەنی هەر هەمووتان بە یار و نەیار و بە هەمووی بۆی هاندەری بەرشێ میلانە ڕیاڵە مانچەرە یەکسەر ئەڵێی موباپێ و هالاند. واتە لەو دوانەیە موباپێ و هالاند ئەو دوو یاریزانن کە زۆرترین چانسیانەیە بۆی لە یاریەکە گۆڵ بکەن. ئەنشلۆتی چۆن وەڵامیەوەیەتەوانێ ئەڵێت چۆن ئەکرێت تۆ نەتوانی سوود لە یاریزانێ وەربگری کە لە هەموو یاریەکە چانسی تۆمارکردنی گۆڵێک زیاتریە. بیرتانەیەوە ساڵانی ڕابردوو کە بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید کۆنتڕۆڵی ئەوروپایان کردبوو ئەمان و چی کە کۆتایی هاو مانوو کاکە هەستی پێخاوەنی یاریزانێک بێ کە لە وەرزێکا 50-60 گۆڵی بۆ بکاوی کە میسی و ڕۆناڵدۆیان کرد 50-60 گۆڵی بۆ بکە ئێوەڵا هەر دەبێتە پاڵەوانی خول و هەر دەبێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ. پەیوەندیە گرێمانەیە بە چیەوە؟ گرێمانەیە بەو ڕێژە گۆڵی کە یاریزانەکانیکە. ئێمە باپی لە چەند ساڵی ڕابردووە هەموو بەردەوام لە 40 بۆ 50 گۆڵ و سەر و 50 گۆڵی تۆمار کردووە. بێگومان لە ڕیاڵ مەدرید خۆ ناکرێت لە ڕیاڵ مەدرید بڵین دۆخەکە خراپتر بێ. مباپێ ئەسڵەن مباپێ بۆ زیاتر هاتووە کە هەم خزمەتی ڕیاڵکەوە هەم خۆشی سوودێکی زۆر لە ڕیاڵ مەدرید وەربگرێت جیاواز لە هەر بارودۆخێکی دیکە. چونکە مباپی ئێستا لە ژێر پەستانایە لە کاتۆتە ڕیاڵ مەدرید و دەبێت لەو فشارەشدا دەربچێت و سەرکەوتوو بێ و ئەوە کەوتۆتەوە سەر تیمی هونەری ڕیاڵ مەدرید لەوەی کە چۆن بتوانێت دەم تیپە بەڕێوە بێت. بۆیە گرێبەستی مباپێ گەورەترین گرێبەستی ساڵە و بەهێزترین گرێبەستی ساڵە و دڵنیابن لەوەی کە ئەم بارودۆخی کێوەی خوازنەوانێ لەوەی کە بەم جۆرە و گلاکتیکۆس دووبارە بێت و دووبارە نەبێتوانێ بۆیە سێ تۆپی پێ قورسە سەردەمی گلاکتیکۆس دووبارە بێتەوە چونکە کۆمەڵێک هەڵی ناوخۆیژە بوو لە ڕیاڵ مەدریددا لەو سەردەمەدا و ڕکابەرێکی تون لە نێوان یاریزانەکان بوو بەڵام ئێستا ڕکابەری تون لە نێوان یاریزانەکان نییە بەڵکو ڕکابەریەکی هاوڕێیانە لە نێوان یاریزانەکانەیە ئەمەش لە سوودی ڕیاڵ مەدرید و لە سوودی تیمەکەی کارلۆ ئەنشلۆتی فلۆرنتینۆ پێرێزە. کاکە چیاڵێ ڕیاڵ مەدرید پێویستی کاکسەرمەند دەڵێ ڕیاڵ مەدرید پێویستی بە دیلیختە و ڕیاڵ بەرگری نەکرێت سەرکەوتو نابێ بوو کاکە ڕیاڵ مەدرید وەرزی ئاخر ئەم قسەیە زۆر یعنی من سێرم لێ وەرزی ڕابردوو کۆرتوا پێکان بوو ئالابا پێکان بوو میلیتاو پێکان بوو بەرگریگاریشی نەکری ڕیاڵ مەدرید لە مەرکاتۆی زستانە ژانچلۆتی هاتە سەرکەوتی ئێمە پێویستمان بەرگریکار نیە و هاتوو هەموو خولەکانیشی بێت. بۆچی ڕیاڵ مەدرید کەلێ نییە؟ وەڵڵا هیچی پێ وەکو ڕیاڵ مەدرید بەبێ کەلێن نییە بەبێ کێشە نییە. ئەوەندەی یاریزان پێ ئەوەندەی یاریزان پێ لە هەموو مەرکەزێکا 2 بۆ 3 یاریزانی پێ هیچ کێشەیەک لە ڕیاڵ مەدریددا نیە نەوەڵا بەعەکسەوە. هالاند پیاوی یاریە بچووکەکانە بەرامبەر گەورەکانی پریمەر لیگ و ڕیاڵ مەدرید بینیمان. تۆ گرنگەوەی 47 گۆڵە بۆ بکە لە یاریە گەورەکانیش با 2 یاریزانی دیکە گۆڵت بۆ تۆمارکەوە باشترین هەلە. شیکاری وەرزشی لێرەدا بە کۆتا دێنم. شاد و کامەران بن خواتان لەگەڵ.